لە خولی لاوانیانە نایبەکانی کوردستاندا هەریانی نەورۆز توانی یاری دەربی سلێمانی بە سوودی خۆی یەکلا بکاتەوە لە ژیتری بۆ ڕکابەرێکردنی ئەو لێری یەکەمی ڕزبەندی بۆ گەڕایەوە. لاوانی نەورۆز بە بردنەوەی لە پێشمەرگەی هاوشاری هیوای بۆ گەڕایەوە بۆ ڕکابەریکردن لەسەر نازاوی خولەکە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 12 خولی لاوانی یانە نایبەکانی کوردستان و لە یاری دەربی سلێمانی و لە یاریگای خۆی لاوانی نەورۆز میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. جێمی یەکەم بە گشتی لاوانی نەورۆز باشتر بینران و هەردوویانش بێرشکردن دەستیان بە یاری کرد، هەرچەندە یانەی میوان گۆڵێکی تۆمار کرد بەڵام بە بیانووی ئۆفسایدەوە ڕەت کرایەوە. یانەی نەورۆزیش هێرشەکانی چڕتر کردەوە و توانی لە خولەکی 15 گۆڵی یەکەم لە ڕێگەی محەممەد دڵشادەوە تۆمار بکات و بەلەکردنی یاریزانیانیشی نەبووایە گۆڵی زیاتریان تۆمار دەکرد. پێشتەوەبوونی ئەم جێمەش بەهۆی پێکانێکی سەختەوە یاریزانێکی پێشمەرگەی سلێمانی بەپەلە گەیەندرایە نەخۆشخانە. گێمی دووەم سەرەتا بە بەهێزی یانەی پێشمەرگەی سلێمانی دەستی پێکرد و بێریشەکانیان بەختی خۆیان تاقی کردەوە و توانیان بە لێدانێکی ڕاستە و خۆی جوان یاد عوسمان گۆڵی بەرامبەر لە خولەکی 72دا تۆمار بکاتەوە. هەرچەندە یاریەکە بەرەو کۆتایی دەڕۆیشت بەڵام لە خولەکی 86 دوای لێدانێکی بەهێز عەبدوڵڵا کرمانج گۆڵی دووەم و سەرکەوتنی لاوانی نەورۆزی تۆمار کرد. دوای 4 خولەک کاتی زیادکراو ناوبژیوانیش فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێکیش ئەنجامەکە بە سوودی نەورۆز کۆتایی هات. بەڕاستی بە لیسبە شەڵتی یەکەم زۆر باش یاری ماگە. شەڵتی دووهەم ئێمە یاریزانەکان تۆزێ ینی هەست بە بەرزاتیانکە هەست بۆیانکە کە گۆڵێکمانێ و بگەڕێن و سەحای خۆمان لەگەڵیشیا بە هەژمی هەڵگەڕاوە یاری بکەین. بەس ئێمە دوانیمان چەند گۆڕانکاری بکەین لە شەڵتی دووهەمە پێشمەرگەی سلێمانی تەعادولی کاتەوە هەر لە هەمشەڵی دووەممە گۆڕانکاریکەمان کرد هی و جمی توانیمان گۆڵی براوەکەین و دەستخۆشیلانی پێشمەرگەکەم. یاری نادی شارەکان یاری دیێربیە بەڕاستی تەموچێژێکی خۆی هەیە. ئێمە سوپاس بۆ خۆی گەورە بردمانەوە. حاڵەتی دەرونی یاریزانەکانمان بەڕاستی بینی شەوتەکان زۆر دابەزی بوو. ئێمە ئیشمان بەس لەسەر حاڵەتی دەرونیان کرد چونکە و لەخوا بەزیابێت نەتیجەکە هەرچۆنێ بێ میموویە و یاریزانە سەلامەتە. ئێمە بە زۆمان لاگرنگ بوو نەورۆزی شتیبێکی بەقووەتە و منافسی دەوریە ئیتر بەر نەتیجەکە ڕازی. یاریەکە بەبراوە بۆ سیروانی نوێ هەژمار کرا بە 3 گۆڵی بێ بەرامبەر. بۆ بردنەوەیش لاوانی نەورۆز بووە خاوەنی 23 خاڵ و زیاتر لە هەولێری یەکەمی ڕیزبەندی نزیک بوویەوە و پێشمەرگەی سلێمانیش دابەزیە پلەی پێنجەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 18 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.